هەندێک خەڵک دەپرسێ برایەکەم خزمێکم هاوڕێیەکەم تەکسێکی هەیە تەکسێ شڕەیەکی هەیە خانووی خۆشی هەیە بەڵام خێزانی زۆرە بەڵام خێزانی نەخۆشە بەڵام منداڵێکی نەخۆشی هەیە منداڵێکی شەلل دەماخی هەیە عیلاجی زۆری هەیە یعنی ئەو پارەی کە پەیدای دەکا فریا ناکەوێت ئایا ئەمانە سەرفتریان پێدەشیە ئایا ئەمانە زەکاتیان پێدەشیە بەڕێزان مسکین لە قورئانە ئەو کەسە نییە کە هەر هیچی چینێ ئەو فەقیرە هەر هیچی نیە لەسەر ساجی عالیە مسکین ئەو کەسەیە خانووشی هەیە شڵەسارەیەکیشی هەیە کەلوپەلێکی ماڵیشی هەیە بەڵام ئەوەی واریداتی مانگانە و ڕۆژانە کە پەیدای دەکا لەگەڵ مەسرەفەکەدا بەبێ ئەوەی زیادە مەسرەفی بکە فریا ناکەوێت موچە خۆرێکە ئەم موچەیە 3 مانگە نەدراوە فەقیرە ئەم هەموو ژیانی بۆ بە قەرز نەخۆشێک یەخوا لە ماڵی هیچ کەسێکمانە نەبێ پەنا بەخوا بە یەک عادە هەموو موچەکە هەڵدەدووشێ سایق تەکسیەکە یان جاریوە ساری بارێکیشی پێ لەوە چ لە مانگێکە یەک باری بەر بکەوێت خۆ ناکرێت بەڵی سارەکەت بفرۆشە بیخۆ ئێوە بژێوی ژیانە لەسەر چییە کار و کەسابەتەکان بەداخەوە بەهۆی نەعەدالەتی حکوومەت و گەندەڵی وڵاتەکە بە کاملی کار و کەسابەت بۆ فەقیر و هەژارەکە کەم بووە پارە لە لای چەند کەسێک قۆرخ بووە عالەمەکەی کە بەداخەوە بۆتە تەماشاکار ئەوەی کە خێرەومەندە ئەوەی کە زەکاتی هەیە وا مەزانە بڵێ دەبێت ئەم ئینسانە هەر هیچی نەبێ مسکین ئەوەیە بە نەسی قورئان أما السفينة فكانت لمساكين يعملون في البحر لسورة كهف دفرمي أو كومالا مسكينة هجارة كسفينة كان هبو يعني بلميان هبو كشتيان هبو خلقيان بيدا قواستوا نفريان بيدا قواستوا نفر هلقريان هبو وكو تاكسي أمرو باشا باسيكي هبو بلام خوا دفرمي مساكين بو چونك خيزانيان زور بو چونك أو باري كبيدان دكر باشي بجيويكي شایستە بە ژیانی مرۆڤی نەدەکرد بەشی بژێویەکە و دەرمان و دکتۆری نەخۆشەکەی نەدەکرد کە زۆر خەڵک گرفتاری ئەوەیە پارەی هەیە موچەی هەیە لەولاوە کرێتچیە بەشی کرێخانەکەی پێنادرێت کوڕەکەی ژنی بۆ هێناوە قەرزدار بۆتەوە لەسەری ئەمانە بەڕێزان هەمویان زەکات و سەرفتریان پێدەشیە ئەوەندە وردی مەکەوە تۆ وابزانی نابێت نان لە تەشتیا بێ ئەمجا سەرفترەکەتی بدەیە ئەمجا زەکاتی بدەیە وتادمان لەسەر ئەوەش پێشکەش کردووە یەکێک لە ئەو شتانەی کە مرۆڤ پێویستە زەکات و سەرفترەی لە پێناوە بدا پاراستنی شکۆی مرۆڤە عیزەتی ئینسانە بە ئەم هەژارە بەهۆی هەژاریەوە شکۆی لە کەدار نەبێ لەناو ماڵ و منداڵ یا شکۆی نەشکێ و بەهۆی قەرزاری و نەبوونی و نەداریەوە شکۆ عیزەتی مرۆڤایەتی نەشکێ زەکات مرۆڤ هەڵدەستێنێتەوە لە زەلیلی ڕزگاری دەکات جا ئەم زەلیلێ بە هەر شێوازێک بەسەر مرۆڤ هات چاوی بۆ بژێڕە تۆ دەستباری بە و خێر و سەدەقەی خۆتی بدەیە و مانگی ڕەمەزان ئینشاءڵڵا ئەوانەی کە شتێکیان لەبارایە با دەستیان کراوەتر بێ وەڵڵاهی مانگی بەخشینە وەڵڵاهی فرسەتێکی زێڕینە فەقیر و هەژارێکی گەلێک زۆرمان هەیە بە ئیزنی خوا چاود وردکەوە لە نزیکترین کەسەکانی خۆتەوە و تا دوورترینیش ببینە بە ئیزنی خوای پەروەردگار درێخی نەکەین هەر ئەومان بۆ دەمێنێتەوە